بنەوی خۆی گەورە و میرەبان سەلام و ڕەحمەتی خواتان لەبێ ئازیزان و خۆشەویستان خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە بەرنامەیەکی نوێی ئارون لەگەڵتان بەردەوامین. بەرنامەی ئەم جارەمان باز لەوە دەکەین چۆن بتوانین منداڵەکانمان پەروەردە بکەین. ئاخۆ پەروەردەکردنی منداڵ لەکەیەوە دەست پێ دەکات. لەو کاتێک کە منداڵەکانمان گەورە دەبن یان بەر لە وادەیە دەبێت دەست بکەین بە قۆناغی پەروەردەکردن. ئاخۆ خێزانەکانی ئێمە ئێستا تەنها پەروەردەکارن یاخود بەخێوکار. کێشە هەرە گەورەکەی خێزان ئەوەیە نازانن چۆنی تەنزیمی پەروەردەی منداڵەکانیان بکەن. کۆمەڵێک مەشاکل لە جیهانی ئەمڕۆدا ڕوبەڕوویان دەبێتەوە نازانن چۆن مامەڵەی لەگەڵدا بکەن. بۆ ئەم مەبەستا میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عومەر پەتیمان کردووە. بەخێر بێ مامۆستا. زۆر سوپاس، هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. مامۆستا وەکو باسمان کرد خێزانەکانی ئەمڕۆ زۆربەیان جۆرێک لە مەشاکلیان لە دروست بوو کە چۆن بتوانن منداڵەکانیان پەروەردە بکەن. بەرەوە بچینە ناو خێزان پێش خێزان پرۆسەیەک ئەنجام دەدرێت پێی دەوترێت پرۆسەی هاوسەرگیری. ئاخۆ چ باوک کە قەرارە ببێ بە باوک و چ ئافرەتش کە قەرارە ببێ بە دایک چۆنی بتوانن ئەو دوو کەسی گونجاو هەڵبژێرن بۆ ئەوی لە دوجار ببنە دایک و باوکێکی باش و نمونەی. بە ناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درود و سەڵاو و سەرباچی پاچی پێغەمبەر کەوێ. دیارە بۆ وەڵامی پرسیارەکەت بەڵێ هاوسەرگیری زۆر گرینگە بۆ پەروەردەی منداڵ. بمانەوێ پەروەردەیەکی دروستی منداڵ بکەین دەبێت لە هاوسەرگیریەوە دەست پێ بکەین. ئەو پیاوە چێ دەکاتە هاوبەشی خۆی چکە هاوسەرگیری چییە؟ یعنی هاوبەشی لە ژیان. هاوبەشی لە ژیان یعنی واتە لە هەموو بوارەکانی ژیان. کەواتە دەبێ بزانێ ئەوەی دەبێتە هاوبەشی ژیانی چییە؟ لە ڕووی ڕۆشنبیری، لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ئاینی دەبێت کۆمەڵێک تایبەتمەندی لەم ئافرەتە هەبێ کە سبێنێ دەبێتە دایکی مناڵەکە. هەروەها بۆ دایکی مناڵەکەش پێویستە بزانین چێ دەکاتە باوکی مناڵەکانی بەیانی ئایا شانەزی پێوە دەکات، ئایا جێگای ئەوەیە کە ببێ بە باوکی منداڵەکانی. جگە لەوە دەبێت کۆمەڵێک ڕێکەوتن هەبێ. ئێمە دەزانین گرێبەستێک هەیە بە ناوی گرێبەستی هاوسەرگیری. پێش ئەوەی واژۆ بکرێ دەبێت شارەزا یەکتر بن لە ڕووی هەڵچوونیەوە، ئایا تووڕێیە، ئایا توندا، ئایا توندوتیژە، ئایا نەرمونیانە، ئایا هاوسۆزە. ئەمانە بەڕێاستی دەبێت هەردوو لا شارەزا یەکتر بن. ئەنی بۆ نمونە کۆمەڵێک شت لە ئەو گرێبەستە پێویستە خۆیان پێش واژۆکردن بزانن ئایا تێگەیشتن هەیە لە بینیان، سبێنی جیرگرفتی ڕوودەدا خوێندنەوەیان سوێرە، ئایا خۆشەویستی هەیە، ڕێزگرتن هەیە، ژیانی هەرەوەزی و تەبایی هەیە. دەبێت ئەمانە هەمویان ڕێکەون. پاشان ئایا دەیانەوێت چەند مناڵیان هەبێ، مناڵەکان چۆن پەروەردەکەن. بەڕاستی ئێستا بە زۆری بۆری نییە بتەوێت ژمارەیەکی مناڵ زۆر بێنیوە. لەبانەیە 2 منداڵ 3 منداڵ تا 4 منداڵ پەروەردەکەی باشترێت لەوەی کە دەرزەرێک مناڵ جاروێ 6 هەیە 12 هەیە مناڵەکانی نانەسێتەوە. کەواتە لەسەر ئەوش پێک بێن یەک جۆرە پەروەردە بێ، نابێ 2 جۆرە پەروەردە لە ماڵێکە بۆ مناڵ هەبێ. دایک بە شێوەیەک پەروەردە بکاتن، باوک بە پێچەوانەکەی بێ. بەڕاستی ئەمە کارەسات و ژیر و گرفت و تەم و چەرەمە زۆر دەرێت و بۆیە لەسەر ئەوان دەبێ هەموو ڕێکەون کە ڕێکەوتن ئینجا واژۆی دەکەن. کە واژۆیان کرد لێرەوە هێشتان مناڵ پەروەردەکە دەستی پێ نەکردووە. بۆ نمونە دایکەکە دوو ژیانە، دەبێ بزانین بەرامبەر دایکی دوو ژیان پیاو چ بکاتن و دایکەکەش بەرامبەر دوو ژیانی خۆی چی بێ. دوو ژیان یعنی دوو مرۆڤ بەڕاستی دەبێ خواردنی دوو ژیان بێ، دەبێ هەڵسوکەوتەکانی بۆ دوو ژیان بێ، دەبێت زۆر بەوریایی و هەستی مامەلە لەگەر یەکەم ڕۆژی کە جوودبوونەکە دەستدا زایکۆ دروست دەبێ. دوای دەبێت ێزا خانەکان وەی لێدێ مناڵ و کۆرپەرەکە دەبێت بزانین زۆر خواردنێک دەخوا. کە سەردانی پزیشک دەکات دەبێت بە خشتێکی دیاریکراوە بکە. کە دەستێت تیژی گۆرەگەیە دەرمانێک دەبێت بزانین لەبەر ئەوەی چکە کاریگەری دەبێت لەسەر مێشی زۆر ئێستا بەڕاستی بەداخۆ مناڵەکان هەیە لە دایک دەمرن خۆیان ئۆتیزمن، کەم ژیرن. زۆربەی ژمارەکان نەک لە کوردستان لە ئاستی زیانی شاوایە لە بەرسی لەبەرەوەی ئەو دایکە پابند نابێ بڕێنمایەکانی پزیشکی. سەردانی پزیشکی تایبەتی خۆی ئافرەتان و منداڵبوون ناکە. تا ئەو کاتەی مناڵەکە دەبێت دەرێت بە وردی چاودێری کۆرپەرەکە بکە، چونکە گەشەکردن لەکەیەوە دەست پێ دەکات لە یەکەم ڕۆژەوە. دەبێ بزانی یەکەم ڕۆژ چۆن ئەو گەشەیە بەرەبەرە زیاد دەکات تا 9 مانگ دەبێ هەموو ئەندامەکانی ئەو کۆرپەرە ناو سچیداچی تەواو دروست بێ. چۆن دروست و تەوا دەبێ بە خواردن بە تەندروستی. تەنانەت ئەگەر یە قسەی ناخۆشی ژێلێ بێ بە خراپە و بە باشە کاریگەری لەسەر ئەم کۆرپەیە. اینجا کە کۆرپەکە لە دای پێش لە دای بوون ئامادە باشی هەن نە
ئامادە باشەکان زۆر لە وڵاتانی پێشکەوتو هێشتا نەبووە ژووری بۆ داڕازێنەوە دەستکە گوڵی بۆ دادێنێن جلو بەرگەکانی بۆ ئامادەکەن تەنانەت نوخۆشخانە و پزیشکی تایبەت ئەگەر بە نیشتەرگەری بێ یان بە ئاسایی بێ بۆی ئامادە دەکەن لای ئێمە بەداخەوە لەوانەیە فریای نوخۆشخانە ناکەوێ لەوانەیە لە ڕێڕەوەکانە مناڵی دەبێ لەوانەیە لە ناو ئۆتۆمبیل و ماشێن یا ئەوەتە کۆچی دوایی دەکا یاوان مناڵەکە دەمرێ یا بەکەم ئەندامی دەبێ بەداخەوە ڕەنگە ئەو کۆرپەلەی کە لە دایک دەبێ زانایەک و دانایشی لێ دەرسێ چۆن نازانیت چییە لەوانەیە بەهرەمەند بێ لەوانەیە زۆر کەسێکی خزمەت گوزار و بەیانی خزمەت هەرچی بێت دوجار مرۆڤێک لە دایک دەبێت دەبێ ئێمەکو مرۆڤێک مامەڵی لەگەر بکەین نرخی مرۆڤایەتی بزانین بەداخەوە من لەبیر من لە نوتوە شاتمەوە داوام کرد ژمارەی نەخۆشخانەکانی لە دایکبوون لە هەولێر زیاد بکرێ گوتم چۆن ژمارە قوتابخانە زیاد دەکرێت ئاوا لە دایکبوون و هاوسەرگیری زیادە تکایە چۆن ئێمە لە ڕۆژ ئاوا نەخۆشخانە دایکبوونمان با لە خوار و شەمان بێ با لە ڕۆژ ئاوا و با لە ڕۆژ هەڵاتی شامان بێ لەبەرەوەی فریان ناکەون یعنی بەڕاستی تا ئێستا ئەو کەم و کوڕێ ماوە چەندان ڕووی دەمون کردوتە بەرپرسان و بەرپرسانی وەزارەت و تەنەنە ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێم لەبەر ئەوەی دەبێ گرنگی بە مرۆڤاتی لەکەیەوە دەدێ لە کاتی لە دایکبوونەوە دەدێت لە کاتی لە دایکبوون ئافرەتانی مەڕوبەڕ کۆمەڵە قسەی نەشیاوی ئەو دکتۆر و پەرستان و تەنانەت دەوروبەریش دەبنەوە تەنانەت زۆر دایک پزیشک و دەوروبەر ئەدی خەس و خەزوریش دەبنەوە ئێستا دەینە سەری یعنی ئەگەر باوکی منداڵەکەش حزوری نییە لە کاتی لە دایکبوونی ئەگە کوڕ نەبێ کچ بێ بە مۆنی سەری دەکەن نازان ئازارەکان و ژانی ئەو ئافرەتە چییە یعنی پیا و هەرگیز بە ئازارەکانی ئافرەت ناگا ئەگەر خۆی نێت بەو قۆناغ و بەو ڕێگادانە ڕەو نازانیت ئازار و ژانێکی هەیە کە لە دایک دەبێت بۆیە هەمویان خواخوا سێ دەکەن بەڵام ئێستا بەهۆی تەکنۆلۆژیا و پێشکەوتنەوە زووتر دەزانن ئایا کسەیان کوڕە بەڵام بەداخەوە مۆنی و گرژی کە بە چاوێکی سووکەوە سەیری ئافرەت دەکەن ئەگەر کچی ناوێ نازانن جیاوازی لە بینی کچ و کوڕ نییە دوایە دیاریکردنی کوڕ یان کەس پیاوە نەک ژنەکەیە بەس بەداخەوە لەبەرەوەی ئاسی ڕۆشنبیری و وشیاری تەندروستی کەمە یعنی ئێمە بەڕاستی لە کوردستان پێویستە ئاستی وشیاری و ئاستی ڕۆشنبیری تەندروستی بەرزکەیتەوە پێش ئەو لەدایک بوونە پێش هاوسەرگیریە چکە زۆر گرنگە ئێمە ئاماژەمان پێ نەکرد تەنانەت پشگیری نێکەیە پێش واژۆکردنی هاوسەرگیریەکە کە لە بنکەی تەندروستیەکانی تایبەت بە هاوسەرگیری دەکرێت جاری وایە لەوێش بەداخەوە خۆخۆیی و هین دەستکاری دەکرێت ئەگەر سیرت کرد جورگرفتێک لە بینی خوێنەکانیان نەگونجاوە بەڵێ خۆ دنیا هین نەبووە پێویستە ئەو هاوسەرگیری ئەنجام نەدرێت بۆی ژورگرفتەکە لێرەوە سەرهەڵ نەدا منداڵەکە بە بەڵێ قۆچی قوربانی و تەنانەت چەندان بنەماڵە ئەم نەک تەنها ئەو دوو کەسەکە هاوسەرگیریان کرد و خێزانش ئینجا هاتینەوە سەر ژورگرفتەکانی پزیشکان بەداخەوە نەخۆشخانەکان لەو ئاستەدانی لە کوردستان بەس بڕۆ وڵاتان دەڕازێتەوە ئەو شوێنەی کەوا بناڵەکەی لێدای دەبێت ژووریش تایبەت دەڕازێنەوە بە کۆمەڵێک شتی کە پێویستە مناڵی ئەو کاتە بیبێ بەڵام بەداخەوە جاری وە مناڵ پێویستی بە ئۆکسجینە لەوانەیە ئۆکسجین نەبێ ئەو شوێنەی کە ئۆکسجینی بۆ دارەکان لەوانەیە هین نییە ئەوەی سەرپەرشی دەکات لە ئاستی پێویستان نییە لە کاتی نیشتەرگەریەکە لەوانەیە ئەوەی کەەوە خەریکی سڕکردنە پێویستی بە چاودێریکردنە یاریدەدەری پزیشکەکەیە یان پزیشک لە کاتی خۆیانە لە ماڵەوە تا فریاد دەکەوێت نیتر ئۆتۆمبیل نییە بەڕاستی کۆمەڵێک تەنها ئەوانەی کەوا تایبەتن توانایانەیە ئەم کەس توانای دارایی نییە بە تایبەتی ساکە موسە نییە بەڕاستی ئەمانە هەموو دەتوانن برێمگیر و گروپ کۆسپن لەگەر لە کاتی لەدایک بوونە ئەوە کۆرپەکە لەدایک بوو ئەلێرەوە پەروەردەکە بەردەوامە ئایا چ زۆرە جلو بەرجێشی لەبەرەکەی ئایا چ زۆرە شیرێکی دەدەیتێ یعنی پەروەردە یەکەم جار شیری دایکە ئایا دایک توانایە ئەو شیرەی بداتی کە پێکاتەکانی شیری دایک هیچ پێکاتەیە شیری جیهان نایگاتێ قەرەبوو ناکرێتەوە ئەوەی کە ئەو شیرەی دایک دەدەتی بۆ بەرگریکردن بۆ جوانی بۆ تەندروستی بۆ بەیانی کەسمانی فێر دەبێ کە دەڕوا کە قسە دەکات کە بیر دەکاتەوە هەر ئەو ژەکە هیچ کۆمپانیایەک یعنی ڕێژەیەکی زۆر پارەی پێویستە لەوەی بەرهەمی بینی $80 بەش ژەکەکەی بەڵێ ئەمایان کە بەس تایبەتە لە شیری دایکە هەیە بەڕاستی قەرەبوو ناکرێتەوە دووهەم لە پەروەردە پاش ئەوەی کە لەدایک بوو چ گرینگە ناونان پێش ناوناون ئێمە لە ئاینی ئیسلامە دەبێ بانگدان و قامەتکردن اینجا دەبێ ناوی لێ بنێن ناو مافێکە لە مافەکانی منداڵ نەک لەسەر تەنها لە کوردستان و لە عێراق لە سەرتاپای جیهان ئەگەر سەیری جارنامەی مافی مرۆڤ بکەیت
لێوێ باز دەکات دەرێ دەبێت ناوێکی واتادار بۆ من دەردام دێ مانای واتادار چییە؟ ئەنی سبەیری ئەو ناوەکە لە مناڵنا چکت سوکڕ شانازی پێ بکە لە نێوەندەکانی خوێندنە لە کۆمەلگا کە باجی دەکەن کاریگەری بە سەردەم لە ڕووی دەرونیەوە نەبێتە مای شەرمەزاری بەداخەوە لە هەندێک نێتەوە بە تایبەتی عەرەب ناوی گیانداران و ناوی وای لێ دەکەن شەرمەزاریە بۆ مناڵەکە لە لای ئێمەش دەبێ ئەو ناوانە بەڕاستی کە شایستەی ئەم مرۆڤە بێ ئەم تاکە بێت سەد سکوڕە کە ناول لێدا بەڕاستی ئەوەش پێویستی بە هەنجێکەیە پێویستی بە بیرکردنەوەی من ئێستا بەخسلێتە ناشارمەوە ڕۆژانە چەندان پەیوەندیم پێوە دەکرێت ناوێکی خۆش چکت سوکڕ بەڕاستی من چەندان نامیرکەمەیە خۆشم شارەزایمێ دەگەڕم تەنانەت واتایەکەشی دەبی بدۆزمەوە اینجا وەلامی دەدەمەوە سپی تێکت دەبێت بەڕاستی یعنی گرینگە بە پیتی ئەلف دەست پێ بکە ئەلف و با و ئەمانەی سەرەتا لەبەرسی سبێنێت لە قوتابخانەیە تاقیکردنەوەی بەزاری هەیە تاقیکردنەوە دیدەنی هەیە ئەگەر ناوی بە پێی پیتەکانی پێشەوە بێ زۆر چاوەڕێ ناکە تووشی دیگەرانی و دلە ڕاوچێ و ڕاڕایی نابێ بۆیە بە پیتەکانی ئەلف و باوە دەست پێ بکەی واتاداریش بێ ئەمە زۆر گرینگە بەیانی دەبێتە پزیشێک تابلۆکەی دەخینیەوە دکتۆر فلان پارێزەری فلان ئەندازاری فلان مامۆستای فلان زۆر خۆشە ئەو ناوە دەبێت ناوەکان ناوی سەردەم بێ ناوێک بێ لەگەر پێشکەوتنیش بگونجێ نەک بۆ سەردەمێک و دوایی ئیتر ناوەکە بە ناوی بە شاوێکی ترەوە سەیری بکرێت بەڵەوەسا وەک باسمان کرد لە ڕووی ناوەوە لەسەر ئەوەی کە خێزان لەسەریان گرینگە ناوەکی باش لە منداڵیان بنێن هاتینە ناو خێزان منداڵەکەش لەدایک بوو یەکەم ئەرچی داک و باب یەکەم ئەرک دایکە لەبەرەوەی کە مناڵەکە دەبێت یەکەم جارە دایکە دەیخاتە باوە شینی دەکە کەواتە ئەرکی یەکەم لە خێزان دایکە اینجا دووەم باوک اینجا خوشک و براکان دێ ئێستا بۆش ڕوون دەکەم و چۆن گوتمان کە شیری دەداتەوە لەسەر سینجی دادنێ دەرێت زۆربەی هەتا زاناکان و تەنانەت لە کۆمەلی کوردەواریش دەرێت مناڵ بۆ باید دەژی کە لە لای دایکەوە دێ کە بۆنی دایک تەنانەت یعنی مناڵ ئەوەندە خوا دوای دروست کردو و ئەندامەکانی لەشی وا بەهێزن بە تایبەتی بۆنکردن و تامکردن مناڵ زوو هەز دەکات چێدایکێتی وای لێ دێ یەکەم وشە دادا بابا وای لێ دێت تەنها بەداشی دەرێ دادا تەنها بە بابیشی دەرێ بابا کاکە اینجا دەڕوا خارە و مامە دێ کەواتە لەبەرەوەی پێویستیەکان کێ جێبەی دزەکە یەکەم دایک پاکردنەوەی خەواندنی لای بۆکردنی جلوبەرگ بۆ کڕینی شیردانی پاکردنەوەی ئەمانە هەر هەمووی دەوەستێت دایک دەبێت لێرە شارەزابێ دەبێت زمانی کۆرپەکەی بزانێ زمانی کۆرپە لەو تەمەنە گریانە یعنی دایک دەبێت بزانی کە مناڵەکەی گریا ئایا برسیتی ئەگەر تازە شیری دابێ مانە برسی نییە پاک نییە ئەگەر تازە پاش کردەوەمانە پاک نییە ئەدی کەواتە چییە یان ئازاری هەیە یان خەوی دێ یعنی دایک دەبێت بە گریان لێک بکاتەوە برسیەتیە یان خۆی پیس کردووە یان برسیتی شیری داوتێ یان جێشی ئازاری هەیە کەواتە زۆر گرینگە هەندێک دایک هەیە دەبینی ومە لە دەشتێ و لە شاریش دەرێ با بگرێ کچە دەرێت چاوی گەورە دەبی نازانێ ئەم گریانە نایسانی بخۆێت مامۆستا من هەر نمونەی زیندوو مێ لۆ خۆم کە مندارەکان دەگرێن زۆر حەساسم بەرامبەریان زوو بەدەمیان دەچم بەس یعنی دایکێک بوو مامۆستا قسە چێوەی کرد گوتیوە چیەوە هاویان دەکەی گوتی ئەمە نانمان دەکرد لە گوندی هەتا تاو دەبین مندارەکە خۆشی بکوش بە چاومان لێن دەکرد ئەوزا چی دەکەن لە دەشتێ منیش دەزانم لە شەو دەگریە هەتا بە یادیوەی لێداهات بەنارەکە دەگرێ دوای توانای گریانیشی ناوێ دەیگۆ لێ دەڕێ با فێر بێ بەخۆی خۆی کڕکاتەوە کەواتە دایک ئەوەش دیسان بەرپرسیارەتی دایکە لێ دووەم ئیباو کە مناڵەکە گەورە بوو باوکەکە شتی بۆ دەکڕێ باوکەکە بەیادی میوە و سەوزە دەهێنێتەوە کە دایکەکە دەخوا و دەبێتە خۆراکێ بۆ مەشیرێکی باش باوکەکەیە لێرەکە کار دەکاتن ئایا یاساغەیان نا ئەو پارەی کە بەدەستی دەهێنێ سبەینی شیرەکەی بۆ دەکڕێ ئایا مناڵەکە کۆرپەکەی چی دەدەسێ ئیمامی نەورەس خوا لێ خۆش بێ دەیگۆ کە مانگا و مەڕووماڵاتی دەبردە دەرەوە دەمی هینی بۆ دەکردن دەبەستان بۆ ئەوش نەگۆ ژیای ئەو خەڵکە بخوا هەتا دەیلەوە ڕاندن بێتەوە دەیگۆ ئەو شیرەی دوای بدەمە مناڵەکانم ئەو مناڵانە چی لێ دەرەسێ یانی دەبی باوکەکە ئەوەندە ورد بێ ئەم پارەیە لە چۆن پیا دەکا و چۆن دەیهێنێتەوە مناڵەکانی پێوەرە بردەکا کاریگەری دەبێ چونکە ئەگەر حەڵال منداڵی حەڵال زادەش دەبێ بەڵێ لە کەسایەتەکەی بەدیار دەکەوێتەوە لەوێ کاریگەری هەیە کەواتە باوکەکە
ئەمە ئەرشێتی اینجا ئەرشی خوشک و براکانی ئەگەر لە خۆی گەورەتر هەبێ یان ئەگەر دراوسەکان مناڵیان هەبێ لەگەر چێ یاری دەکە و دێنێرە چێندرێ نابێ مناڵ خەرگ نەبینی بەڵام ناشبێ بەرەڵای لای هەموو کەسێکی بکەیتی و فێرەزینێ و قسەی ناخێ گڵانش بێ بەس مۆساگە لە ئێرەش بۆسین دایم خێزان کە بۆ نمونە دایک بە تایبەت ڕوبڕووی کۆمەڵک شت دەبێتەوە تانەوتە شەرەکان کە تو تازە دەبێ دایک بە خۆت هۆرمۆناتی جسمت تێک چووە وەنیە کۆمەڵێک مزاعەفات و ئەوە تەیە دڵت ناسکە دەبینی هەر یەکەوە بە جۆرێک ئاراستە دەکە یەک دڵێ مندارەکەت گریا وازی لێبینێ یەک دەرێگەر گریا زوو بڕۆکنی یەک دەرێ خاوێنی کە یەک دەری شیری قۆدی بدێ دایک لێرە چۆن بتوانێت ئەوەندە بەهێزبی ڕوبەڕووی هەموو ئەوانە بیتۆلەوەی تەسیر لە پەروەردەکردنی منداڵەکەی نەکات پێش ئەوەی کە مناڵ لە دایی دەبێ ئەمە وتمان دەبێ بەڕاستی من وا پێش نیاز دەکەم خوڵ بکرێتەوە ئێستا لە وڵاتانی وەکو مالیزیا و وەکو ئەندەنووسیا و ئەمانە بۆ هەموو شتێک کە دەچن ئەنجامی بدەن خولیان بۆ دەکرێت و بۆ نمونە بۆ حەز دەچن فێریان دەکەن زۆرە زلچێ لە بەکەن چۆن بڕۆن چۆن هاوخا پێم باشە ئەوانەی کە هاوسەرگیری دەکەن خولی تایبەت بکرێتەوە فێریان بکەن چۆن ڕۆشنبیری چۆن وشار بنەوە بۆ نمونە دایک ئەگەر پزیشکی باشی هەبێت کۆمەڵی پزیشک لە کوردستانە هەیە پێشان بەس بەکەلۆرۆز بن ئێستا بردوبلۆم ماستات بۆردی عێراقی بۆردی عەرەبی بۆردی ئەمریکی بۆردی ئەوروپی بەڕاستی لە ژمانە نایە پێویستە بزانی چ پزیشکێک دەکاتە پزیشکی خۆی بۆ ئەوەی سەردانی بکات پێش لە دایکبوونی مناڵەکەی دوایی مانگانە لەبەرچی ینی بۆ ئەوەی کە بەهێز بێ ژێنەداتە ئەملاوە مانگانە جارێک سەردانی پزیشک دەکات تەرازویان هەیە و هەروە دەشی پێوە دەیخاتە ناوێ دەزانێت چەند درێژە و چەند کێشەیە چکە مناڵ کە لەدایی دەبێ نابی لە 45 سانتیمەتر درێژەکەی کەمتر بێ و نابێت لە 3 کیلۆمەتر و 3.5 کیلۆغرامیش کەمتر بێت خۆ ئەگەر زۆرتر بێ شتێکی ئاسایی کەواتە لە تانەوتە سەردا تشتیان لە سهینێک دەبێ ورەی بەرز بێت دەبێ بڕایی بەخۆوە بێ بەچی بە پزیشکێکی باوەڕ پێکراوە ئەمە یەکیان خوێندنەوە مطالعەکردنیش دووهەم ئەو خڵەی وتم سێم خۆی ڕۆشنبیرکە چوارەم ئێمە دەزانین لە میدیاکان لە بیسرا و بیندرا و ئەمانە بۆ نمونە شت دەکرێت نەبوو خۆت پرسیار بکە ینی بۆ نمونە کەسانی پسپۆرەیە لە هەموو بوارەکانە بەڕاستی دەبێ خۆی ئامادەکە چونکە ئامادەکردن پەروەردەکردن زۆر گرینگە خەرچێک لای ئاسایی وەی لاتووە کە شوو دەکات و لەوێ مناڵی دەبێ و کۆمەڵێک مناڵ دەداتەوە وە دەزانێ ئیتر تەواو کارگەی و لەولا دەرسێ نەخێر دەبێ ئامادە باشێکی زۆر هەبێ بە تایبەتی لە ڕووی داکەکەوە چکە پەروەردە زیاتر دەکەوێتە لای دایک بۆ ئەوەی بۆ دەرێ بەهەش لە ژێر پێدایکانە مەبەستیە یعنی دەتەوێت ئەگەر تۆ بەهەش بەدەست بێنی دەبێت لە دایکەوە دەست پێکەوە بەستەکەی کەواتە گرنگی دایک ئەوەندە گرینگە تەنانەت لە عینی ئیسلامیشە هەروە دەرێ دایکت ئەو جاگوتی باوکت کەواتە پیرۆزیەکەی لەوەیە بەڕاستی قوتابخانەیە دایک اینجا دایک لە دایکەکەەوە جیاوازە وتت هەندێ دایک بڕوانامە و متمانەیەکی زۆر بەهێزانەیە بەڵام کە تۆ دەزانی پێویستت بە خۆڕۆشنبیرکردنی هەیە بەڕاستی دەبێ ئەو خولانە بەشداری بکەیت دەبێت سەیری ئەو بەرنامانە بکەیت لە کەناڵەکانە هەیە خۆزیەتی لە ئاسمانی لە جیهانیش هەیە بەڕاستی لە عەرەبی هەیە لە کوردی هەیە دەبێت خۆت دەوڵەمەندکەی بۆ ئەوی بتوانی ئەگەرنا بە نەزانیەوە ڕەنگە بەڕاستی پەرۆدەیەکی نادروست ئەنجام دەدرێت دەستخۆش بکە دکتۆر کاتمان نەما بەڵێ خۆشەویستان و ئازیزان لە بەرنمەیەکی دیکەی ئارۆن بە خزمەت ئێوە دەگەینەوە هە لەسەر پەروەردەکردنی منداڵ بەردەوام دەبین چاوەڕوانمان بن بە زانیاری نوێ و ورترەوە لەگەڵتان دەبین بەخواتان دەسپێرین